سڵاو و کاتتان باش ئازیزان بەخێر بێن بۆ پۆدکاستی ڕامان پۆدکاستێک بۆ تێرامان لە پرسا قوڵەکان. ئەمڕۆ دەمانەوێت پێکەوە گەشتێک بکەین بەناو یەکێک لە بنەڕاتیترین پرسیارەکانی ناسنامەماندا، بوونی نەتەوەیی کورد. بەڵام ئەم جارە نەک لە ڕوانگەیەکی سیاسی باو، بەڵکو لە ڕێگەی فەلسەفەی بیرمەندی هەلکەوتووی کورد دکتۆر عەرفان مستەفا. کاتێک دەڵێن بوونی نەتەوەیی کورد، یەکسەر بیرمان بۆ مێژووی پڕلەخبات، جوغرافیای دابەشکراو و سیاسەتی ڕۆژانە دەچێت. بەڵام کتێبەی ناوازەکەی دکتۆر عەرفان بوونی نەتەوەی کورد وا دیارە ئێمە بۆ ئاستێکی تری تێڕامان دەبێت. دەکرێت سەرەتا بۆمان ڕوون بکەیتەوە جیاوازی تێڕوانینی ئەو چییە؟ بەڵێاییەوە دکتۆر عەرفان مستەفا وەک فەیلسوف پرسیارەکە لە بنەڕەتەوە هەڵدەتەکێنێت. ئەو نایەت وەڵامی پرسیارەکانی باو بداتەوە، بەڵکو پرسیارێکی نو دروست دەکات. لای ئەو پرسیارە سەرەکەی کوردکیە نییە، چونکە وەڵامەکەی ئاسانە. ڕاستە. پرسیارە قورسەکە ئەوەیە کوردبوون چییە؟ لای ئەو کوردبوون تەنها ناسنامەیەکی سیاسییان کوڵتوری نییە، کەواتە چییە؟ بەڵکو پرسیارێکە یان وە خۆی بە شێوەیەکی دراماتیکی دێڵێت کێشەیەکی فەلسەفی و وجودیە. کێشەیەکی فەلسەفی؟ واو، ئەمە چەمکێکی قوڵە. ئەو باسی جیاوازیەک دەکات لە نێوان هەبوون و بووندا. ڕاستە. دەکرێت ئەمە بە زمانێکی سادەتر بۆ گوێرگەرانمان شێ بکەیتەوە؟ ڕاستە. با بە نمونەیەکی سادا ڕوونی بکەمەوە. فەرمە. وەک ئەوەی وایە کە کەسێک لە خەو هەڵسێت و ناوی خۆی بزانێت، بەڵام هیچ شتێک لەبارەی ڕابردووی خێزانەکەی بەهاکانی و ئامانزی لە ژیاندا نەزانێت. نامۆبوون. ئەو کەسە هەیە، بەڵام لە بوونی خۆی نامۆ بووە. دکتۆر عەرفان پێی وایە کورد وەک نەتەوە بە شێوەیەکی شێوەکان لەم دۆخەدایە. ئێمە دەزانین کوردین، بەڵام بە قوولی و بە شێوەیەکی فەلسەفی لەوە تێنەی دەیشتووە کە کوردبوون وەک ئایدیایەکی سربەخۆت چییە و چۆن دەبێت. کەواتە ئەو کێشەی کورد کە هەمیشەوە کێشەیەکی سیاسی و سەربازی باسییرو دەکرێتن، لای ئەو ڕێگێکی زۆر قوڵتری هەیە کە دەگەرێتەوە بۆ بۆشاییەکی فکری و فەلسەفی. تەواوایە لە دیدی ئەوەدا هەموو کێشەکانی سیاسی و کۆمەڵایەتی کورد وەک پەرتەوازەی سیاسی و لاوازی اقتصادی دەرەنجامی ئەو بۆشاییە فەلسەفیین. کەواتە کێشەی سیاسی دەرەنجامە، نەک هۆکەر. تەواوایە، چونکە ئایدیایەکی فەلسەفی هاوباش و پتەخ نییە کە هەمومان لە دەورەدا کۆ بکاتەوە، چونکە هەر بۆیە لێکە لە وتاکانی کاریگەرەکانی دەدێڵێت کوردبوون تراجدیە. چونکە بوونیەکە کە هەمیشە لە دۆخی ناتەواوی گەڕان بە دوای خۆیدا و حەزکردن بە نامۆبووندایە. ئەم دەستەواژەیە تراژدی زۆر بەهێزە و لە هەمان شاتێک کەمێک خەمابینە. ئایا ئەم تیڕوانینە ڕێگێک نەدات بە نائومیدی؟ لەسەر و ڕەنگە وا دەربەچوات، بەڵام لە قوولیەدا نا، بانگەوازێکە بۆ هەستانەوە و کارکردن. دکتۆر عەرفان کە دەیڵێت تراجدیە، مەقسەدی ئەوە نییە کە ئەمە چاوەوسیەک حتمیە و دەبێت تەسلیمی بین. ڕاستە. بڵکو وەک زەنگێکی ئاگادارکردنەوە وایە کە دەیڵێت تەنها ڕێگەی دەرچوون لەم تراجدیە دەستکردن بە ئەو کاری فەلسەفی بنەڕەتیە کە ئەو پێیوا بوو دەبوو 1000 ساڵ پێش ئێستا بکرێ. واتە دەبێت لە سیاسەتی کاردانەوە ڕێئاکشن بەرامبەر دوژمنان دوور بکەوین و بگەڕینەوە بنیادنانی فەلسەفەی بوونی خۆمان. کەواتە چارەسەر لای ئەو گەڕانەوەی بۆ خۆناسنێکی فەلسەفی پێشەوەی بیرمان بۆ هەر چارەسەرێکی سیاسی تر بکەوێت، یان لانێکی کەم هاوتەرێبی لەگەڵیدا. هاوتەرێبی بەڵێ. ئەو پێی وایە دەوڵەت یان هەر کیانێکی سیاسی کە بەرهەمی کۆتایی پرۆسەی نەتەوە بوونە، ئەگەر لەسەر بنیادێکی فەلسەفی فکری پتەخدار نەمەزرێ، هەمیشە لەرزە و لاوازە بێ بیگومان. بۆیە بانگەوازەکەی بۆ بیرمەندان، هونەرمەندان و ڕۆشنبیرانە کووردە کە ئەم ئەرکی مێژووی لە ئەستۆ بگرن و وەڵامێکی قوڵ بۆ پرسیاری کوردبوون چییە بدۆزنەوە. بەڕاستی دیدگاهێکە
مرۆ دەخواتە بەردەم بەرز پرسیارێکی گەورەتر. ئومێدواریم توانیستن بەشێکی بەچووک لە بیری قۆڵ و پربایهای دەکتەر ئەرفان مستەفا بگەیەنم بە ئێوێ ئازیزان. بێگومان. ئێستاش پرسیارێک بۆ ئێوەی ئازیز و گوێرگانی پۆدکاستی ڕامان بەجێ دەهێنین. تابیری لە بکەن. دوای گوێگردن لە بۆچوونەکانی دکتۆر عەرفان، پرسیارەکە بۆ تۆ ئەمەیە. کوردبوون بۆ تۆ چی دەگەیەنێت؟ ئایا تەنها ناسنامەیەکی سیاسی و جوغرافیاییە؟ یان بوونێکی فەلسەفی و ڕۆحی قوڵترە کە پێویستی بە تێڕامان و بەنیادنان هەیە؟